ئەو ڕۆژ پێش 20 مانگ ئێوارەی 20 مانگ ئەو خەڵکە زۆرە گەڕانەوە کەرکووک کە کامە ناوچەیەکی زۆر گرنگە بۆ ئێمەی کورد کە بتوانین جارێکی تر ئێمە ژۆک و کورد توانین ئاستێکی باشمان هەبێت لە نێو عێراقا و توانی لە نێو ئەو پرۆسەیە هەنگاوێکی باشتر بنین و هیواداریشن ئەمڕۆ لەگەڵ ئێمە بن کە گروپێکی جوانمان لەگەڵای و لەگەڵ خاتونێکی ئازیز کە کۆمەڵی بەرهەمی جوانمان پێشکەشەکە. باڵێ ئێمە هەروتمان میوانەکەمان خاتونێکی گەنجی بەتوانای دەنگ خۆشە کاتە بە ناویشی بەرین. ئەمڕۆ ژولیامان لەگەڵایە ژولیا حسێن کە بێگومان ڕوخساری دەنگی بەلاتانەوە ئاشنایە ڕاستە ماشەڵڵای لێ بێگەنجە لە سەرەتای ژیانایە لە سەرەتای ئیش و کاری خۆیەتی مەبەستم لە سەرەتای یعنی بە پێی ئەزمون و ساڵانی تەمەەن هێشتا تۆ لە سەرەتاکانێ بەڵام سەرباری ئەوە ماشەڵڵا زۆر زۆر سەرکەوتو بووی یەخوا بەخێر بێ زۆر بەخێر بێ لە بەرنامە گوێمان دە دەنگە خۆشەکەتە بێ هەروەها گروپە لە ژەنیارانیشمان لەگەڵای سەرکەوت. بەڵێ بێگومان ئەم گروپە جوانش دەستیان خۆش بێ هەفتانە لەگەڵمانان کە لەگەڵ ئەم هونەرمەندە ئازیزانەیە کۆمەڵی بەرەمی جوانمان بۆ ئامادەکەن بەڵام هەر یەکەکان بۆ خۆیان ئاستێکی زۆر باشیانەیە. ئێمە دووبارە سپاس بۆیەوە سپاس بۆ ئامادەبوونتان زۆر بەخێر بێن. جابەر لێ بچینە لای هەر گفتوگویەک لای خاتو ژیلیا بۆ بە بەرهەمێکی جوان دەست پێ نەکەین. فەرموو خاتو ژیلیا. چاود رشاد دار امن قربان دار
شوي میوانت بە ئەی خدا 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 ئەی دەنگت هەر خۆش دەنگ خۆش. زۆر سپاس دەستەکانی بەڕاستی خۆش جوان بێت. بوو دەستان خۆش. دەنگی خاتووکانی شەر بمێنێت تەندروست بێت ئینشەڵڵا هەر لەگەڵ ڕۆژانی ئەم دوو ڕۆژی لە ماڵەوەمانەوەی چۆن بووی چۆن بەڕێت کرد سەرتا بەیانی ئێوە باش بەیانی بینەرانمان باش من سەرتامێ زۆر سپاسی کورسات بکەم کە هەمیشە پێشنگ بۆ لەکردنەوەی دەرگاکان بۆ گەنجان وەک کاک سەرکەوتی من لە مناڵیەوە لێرە میوانم زۆر بەم قۆناغانەیە و ئەوە بەسەرکەوتوی دڵخۆشین زۆر بەخێر بێت اینجا ئەم دوو ڕۆژی کەرەنتینێم هیچ باش بەسەر نەبێت چونکە دیسانەوە من سایەکەم لەوەتی لێرە من سای لە پۆلی چەنێ یان لە زانکۆی ئێستا لە زانکۆم بەڵێ ئەیە خوا سەرکەوتوی ساڵی چەنی چی ئەخوێنی دوم ساڵی ژمێریاریمە لە کۆلێژی ژمێریاری و زانکۆی سلێمانی پەیوەندی نییە بە کاتە مۆسیقاوە نەخێر شدی هەر سەرکەوتوی یا ڕاستەکەی دەرەجەکەم وایە خواست حەزم لە بەشی میوزیک هەبوو بەڵام وای خواست کە بچمەوە بەشەوە باشە زانی قۆناغی زانکۆی تر قۆناغێکە پێویستی بەوەیە کە تۆ خۆتی باش بۆ ئامادەکەی لەوەی کە سعیکردنیشی باشی ئەوێت بەڕاستی اینجا لەوەی کە تۆش هوەرێکیشی هەیە خۆت لە مناڵی تۆ ئێمە دڵخۆشین لە کورساتەوە هەمیشە لە پرۆگرامەکەی ئێمە بەرهەمی جوانە پێشکەش کردوین چۆن ئەمەت هاوسەنگ کردووە لەگەڵ بەشەکەی خۆتە قورسە هەر لە کاتی با بڵێم مەکتەبەوە کە من هێناومە من هەر لە فێرگەیە بووم و خەریکی هونەر بووم ئێستا کە چوومەتە زانکۆ لەوانێ قورسێک بێت لە قۆناغەکانی پێشووتر بەڵام هەڵم ماوە کاتەکانم دابش بکەم وە زۆر جار درێغی ئەەکەم لە خوێندنەکەم بەڕاستی بۆ هونەرەکەم چونکە یەکەم بەشی سەرەکی ژیانی منە هونەرەکەم باشە جا پێم وابێت ڕۆژانی تاقیکردنەوە ئەو بیرەکەی وایە بۆی کە کاتی بۆ دابنێ هەرچەند یەک ئاسانکاریشە بۆ کە هەرچەیتر هیلاک بێت ئێمە بۆ نمونە پشوو ئەیە مۆبایلەگرین بەدەستمانەوە خۆمان سەرقاڵەکە ئەم دەخوایەتی تۆزێک پشوو وەرگرە گۆرانیە بڵێ وایە وڵی جاریە ئەوە دڵە پڕ ئەبێت ئیتر سایەکە هەر قورسە هیلاک دەکا هیلاک دەکایتر ئەڵی چێ با گۆرانیەک بڵم لە جادیەوەی بگری گۆرانێکە بڵێ جولیا تۆ هیچ ئامێریکی میوزیکە ناژەنی بەڵێ ئەمەری پیانۆ و پێم وایە لای مامۆستا کۆش بی و کاتە هەر بەردەوامی لەسەری بەڵێ بێکمان ئێستا کەمێک مەجالەکەم لاانێ کەمتر و بێتەوە بەڵام چونکە گۆرانیەکەش هاتوۆتە تەنیشتیەوە بۆ کەمێک مەجالەکەم کەم بۆتەوە پیانۆ گۆرانی زانکۆ تۆزە قورسە بێت زیاتر تەرکیزی دەستا لەسەر کامیانە گۆرانیەکە یان پیانۆکە وڵی هەوڵێم زیاتر تەرکیزم لەسەر پیانۆکە بێت چونکە میوزیک پێش گۆرانیە بێت جا سەحارەگە ڕاستی وڵ هەردووکی خۆشەوێت چ پیانۆکەش و چ گۆرانێکەش پیانۆ چەند ئامێرێکی هەم باشە بۆ مێشک و هەم چێژ بە لەکەی و خەفەتی لێ خۆیت یان تۆ هەر چێت فێر بێتەوە هەموو بەرنامەیەکی پێشمەوتی هاژوو لیاکچی جارەهاتی لێرە لەگەڵ هاوڕێکانتیان لەگە مامۆساکانتە هەموو زۆر حەزەکەم فێری پیانۆ بم ئەگەرڵەن من فەرگێکدام بۆکەمەوە هەر لێرەوە یەکسەر پشت وەڵڵا خێرتەگە سەرکۆبەرە کەوتۆتەوەی خێرتەگات بەڕاستی خۆشە ئامێریکی زۆر چێژبەخشە و زۆر کاتیش من زۆر جار ئەو دوای لە ئەرکان و ئەوانە پرسم ئێمە ئەو ڕۆژە میوانێکمانە بوو کەماچەیە نابوو لە ڕۆژهەڵاتەوە هاتەبوون بەڕاستی زۆر ئەویش چێژێکی تایبەتیە ئێمە لای خۆماڵی جۆزە بەڵام لەوێ پێی ئەڵێن کەماچە جابا ئەمە بۆ بڵێن با بچین مایکمان هەیە کاکە میر بۆ کاگەرکانەوە ئەه باشە لەهێنە سڵاوتان لێ بەیانیتان باش بایش تۆزە بێنە گفتوگۆکانمانەوە چەند ڕۆژ ڕابردوو ئەرکان گروپێک دوو ژانیارمان لەگەڵاو لە ڕۆڕستانەوە هاتم لە کۆرانی بێژێک پێمان خۆشە ئەمەی کە ئێمە پێڵین جۆزە ئەوان پێڵێن کەماچە بۆچی ئێمە پێی ناڵێن کەماچە زۆری نەی پێڵێ بەس بۆ زۆری نەیواڵێ عرب پێڵێ جۆزە مایکەکە تۆزە ئێمە ناوەکەمان لە عەرەبە وەرگرتووە پێڵێن جۆزە ئێمە بۆنە خۆمان ئەوەنە کاریگەری کولتوری عەرەبمان لەسەرەوە کولتوری ناوچە کوردەکانی خۆمان لەسەر نەوە منتیقەی لە ڕۆستان و مەنتیقانە ئەم ئامێرە خۆی بە ئەسڵ کوردی ینی
کەمانچەی پشتبازی پێڵێن خۆیان بەڵێ. شتەکەی کراوەیە بە ئەسڵ ئەو ئامێرەکە دروست کراوە پشتەکەی کراوەیە و دەنگێکی زۆر تایبەتی هەیە دواتر فارس و عەرەبیشیان تیا کردو پشتەکەشیان گرتووە و ناوەکەشی لەو هاتووە کە قەدیم عەرەبەکان لە گوێزن دروستیان کردەوە لە کەلەی گوێزن دروستیان کردو هەر شێوەکەشی وایە بەس ئەوەی کە کوردەکان کردویانە ئامێرێکی ئەسلی کوردی خۆیەتی کە پێوترێت کەمانچە وەستایلەکەشیان جیاواز باشە کاگەرکان ئامێرەکە کوردی ئێمەی کورد بۆ خۆمان ناومان بۆ دانەناوە ناوەکەی کەمانچەیە کوردی پێڵێ کەمانچە. ئەی بەزەڵی باشە، کاریگەریان مەبەستە لەسەر. بۆچی ئێستا ئەم ناوە ڕەسەنە لە لای خۆمان نەماوەتەوە ئەخناڵێم ئێستا بۆ ئێمە بۆیە لای ئێمە بە جۆزە ناسراوە ئەمە کاریگەری ئەوانمان لەسەرە ینی ئەگینا خۆیان پێڵێن کەمانچە هەنی خۆیان هەر پێڵێن کەمانچە کاتی تراری مەشەڵنین کەمانچە کەمانچە بەڵام ئامێرێکی بەڕاستی بەس زۆر مۆسیقەکان لە ناو خۆشیانە پێڵێن کەمانچە ینی بەس ئەوە قەدیم ینی بۆ مۆسیقەکانی پێش ئەمە زیاتر بە جۆزە ناوێ هێنا بەس کەمانچەشمانەیە و ڤایۆلۆنیشمانەیەوە ناهێت هەردوانشمانەیە ڤایۆلینمانەیە ئەوەی کە لەسەر شانە بێت پێوترێت ڤایۆلین ئەوشی کە لەسەر قاژدانرێت پێوترێت کەمانچە کەمانە ئەمە کەمان ڤایۆلن بەڵێ جۆری هەیە یان هەر یەک جۆرە و کەمانچەیە کەمانچە جۆری هەیە کەمانچەی ئازەری جیایە کەمانچەی لۆڕی جیایە لە ڕووی تەل و لە ڕووی شێواز و شتەکەی و جیایە یان خوچۆن لە ڕووی تیونەوە پێم وانی ئاین شارەزایی ئەوەم نییە بەس بەڵام ئەگۆڕێت ینی تیونیان ئەگۆڕێت ئەگۆڕێت بە پێیستایلەکە ئەگۆڕێت ئێستا بۆن لە ئێمەش هەر خۆمان بە پێیستایلی خۆمان شتەکان ڕاستە بەڵام ئیتر جۆرەکەی جیاوازە ستایلی داهەکانیش جیاوازە زۆر باشە دەست خۆش بەوە زانیاریی زۆر گرنگ بوو بەڕاستی زۆر کات زۆری نەمانەمان و جۆزەوەی کەمانچەی تەواتی کەمانچەش کە متوانین بڵێ مۆرچێکی کوردی پێوە دیارە وانە دەست خۆش خاتوشویا لەگەڵەوەی کە پیانوش پێویستی بەڕاهێنان هەیە بەردەوام چکە چۆن دەنگ پێویستی بەڕاهێنانێ پیانوش پێویستی بەڕاهێنانێ کاتەکانە چۆن دیاری کردووە لە دوای شەشەوە ماوەیەکی زۆر باش دابڕامیانی کە ئەمە زۆر زەربەی لێیان بەڵام خەریکە بەرەبەرە هەوڵێمەوە خەریکی پرۆڤی خۆم بم چونکە هەمومان نەزانین کە میوزیک خۆراکی مێشکە ئەگەر چی ژنیاریش نەبین بەردام گوێ لە میوزیک بگرین تاواکو ڕۆژەکانمان بە باشی بەڕێ بکەین هەرچەند تۆ ماشەڵڵا چالاکیشیت هەرچەند سعیکردنەکە لانێ کاتێکی زۆری لێبردبێتی دیان هەر لە ئێستا بێگومانە بێ دڵت بەلای ئەوە بێ بەڵام ماشەڵڵا چالاکە لە کۆنسەرتایە لەگەڵ کۆمەڵک لە گۆرانی بێژە بە تواناکان کارت کردووە وەکو کاک هەردی خۆمان وەکو هونەرمەند حەمیدبانەیی وەکو دکتۆر ڕەوا لەگەڵ ئەمانیشا کۆنسەرتت کردووە ڕاستەکەی لاانێ چەند ساڵێک بە دو ساڵە بەلەسە بوو لە گروپی خاکا بەیەکەوە بوون گروپی میوزیکی خاک بەڵێ بە خۆشحاڵانەوە بەشدار بووم لەو کۆنسەرتە زانین کە ئەنجامدانی کار و چالاکی کۆنسەرتەکان زۆر گرنگن چ بۆ ناساندنی گەنجانی بەهرەمەندی تازە چ بۆ ئەوەی کە خەڵکەکەمان بێن مێشکیان پاککەنەوە لە مەشغەڵەتی ژیان ڕاستە دەستی خۆش بێت ئەمڕۆ هەینیە جاوش کۆمەڵی بەرهەمی جوانتان بۆ ئامادەکردین بایمە و بینەرانی جۆمان لە بەرەمێشی کە بێگەر ئامادە بیت پێم وایە ئەمە مایکەکەتە لایەمە فەرموو وكوا سرباني
چاور شام چاور شام وربام از نخواشم تو سببام چاور شام وربام از بحاله تو سببام تو پر نازک دلالی نوابه دلیدا بیری نگه در ماهی لبی جانه دا تو پر نازک دلالی نوابه دلیدا بیری نگه در ماهی لبی جانه دا چاور شام وربام از نخواشم تو سببام چاور شام وربام از بحاله تو سببام ئەی دەنگت نەڕزێت زۆر سپاس ئەمەیەکە لەو گۆرانیانەی لە ئێستا زۆر ترەندە زۆرێک لە گۆرانی بێژە گەنجەکان توێتی جار لەگەڵ سەرکۆیان قسەمانە کرد مناقشەمانە کرد لە سەرێکە کێو توێتی من کە سەرچێکم بۆ کرد نووسرا بوو شاهێبەدۆ وایە گۆرانی بێژێکی کرمانجیە خەڵکی ئاکرەیە باتمانێ چاوڕە شامەن ئەمانە گۆرانی بێژەکەی ئەو بووە وایە وەک زانین گۆرانی پێشووکەوتم ئەی خوددا گۆرانی هونەرمەندکانی ئەوشەڵە چاوت ڕەشا دڵدار ئێستا بیرم لەوە کردەوە کە هەردوو گۆرانیەکەم بە دوای یەکە باسی چاوەشەکە بەس شێوەزارەکەی جیاوازترە بەڕاستی بۆ باکووری کوردستان و بۆ چەندین دەنگی ناوازەشمان لەو ناوچانە هەیە کە توانین ئێمە شانازیان پێ بکەین چۆن حەزت کرد گۆرانی ئەوان بڵێیتەوە زۆر هەستێکی جیازم هەیە کاتێک شێوەزاری کرمانجی ئەڵێمەوە جاری وایە زۆر زیاتر هەست بە ئەحساسەکەم لەوانەیە لە هەنێک مانەی تێنەگەم بەڵام زۆر ئەحساسم پێ ئەبەخشێت بەڕاستی پڕ لە هەستە جا زۆر کوردانەیە ها کورتپەروەری و گۆرانیانە زۆر شاخیانەیە شاخیانەیە بەڵام زۆر توانیەتی پەیوەندی دروست کات کەم ئێستاگەر سەیری بکەین لە سۆشیال میدیا ئەبینین گۆرانیەکان ئەوانەی کە بە تایبەت بە زمانی کرمانجی وتراوە زۆر ها لەسەر زمانەکانی تریش کاری کردو بۆ نمونە زمانی وڵاتانی دراوسێک و فارسمانەکان ئەمانە ئەمەنە بە چێژەوە ئەم گۆرانیە گوێ ئەگرن هەرە و چاوڕەشامن من بینیم زۆرێک لەوانیش ئەوە خەریکم بە بەردەوام لەسەر ڤیدیۆکانی خۆیان داێنێن و بەلامەوە زۆر جوان بوو کە ئێمە توانیمانە ئابەم شێوەیە لە ڕێگەی میوزیکەوە خۆمان بناسێنین یان هونەرمەندە بەهێزەکانی ئێمە هونەرمەندە گەورەکانی ئێمە سەحرکار باسی باکوورەکەین پێشە لەو ئالەتانەیە خودت ئەوانەی کە زۆر لای ئەوان دڵخوازن لەسەری سازە وانە هاتژولیا جابۆ نەچین بۆ لای کاک ڕێباس فەقیر پێشەوە مەرجیدانا سەرکەوتی قسەم لەگەڵ مەکرد لەگەڵ ناکەین باشە پێوت خۆی وتی کاک ڕێباز وتی مەڵێ قسەم لەگەڵ مەکە باشە بە پارچەی میوزیک ئەمڕۆمان بۆ جوانتر کاکەر حەزەکەی پارچەی میوزیکی باکووری هێدی چەند حازر بوو بۆ مایکەکە یا دەستی ناخر هەر بەیانی زوو پێی وتین فەرموو
خۆش بێت دەستەکانە خۆش بە بەڵام دەست حیفێ خۆش. کورت بوو تازە فکر و خەیاڵ و هەمووی زۆر بردبوو باش. ئێمە دەستەکانە زۆر خۆش زۆر بێت، سپاس. زۆر سپاس. دەست باش. خۆش. شەن. زۆر زۆر سپاس. پارچە میوزیکی زۆر بەچێش پارچە میوزیکای ئارامتیکرانە خۆی ئەرمەنیە کوردێ لە ئەرمەنیە و دواتریش هاتووە لە ڕۆژئاوا لە قامی شلۆنیش تەجێ بووە ئەڵەن خزمەتێکی زۆری کردو کارەکان پێم خۆش ئەگەر تۆ مایکەکەی ژولیا گیان ئازێت کێش ئەو ئەو مایکەمان مایکەمان بیت بیتێ ئەوە ئەم ئەوەی مایکەمانە کاکێ دیگیان دەستێکی باڵات هەیە لە مایک بۆ ئەمیان خاوە دانە دەست. نازانم بۆ کاگرێبار ڕوویە دەستی فەرموو خەریکە پێوە دەکە واز لە کاگرێباز بێت پێمان خۆشە تۆ باسێکمان بۆ بکەیت طبعا بەس مایکە و نزیکە طبعا کوردستان کۆمەڵێک ئاوازدانەر و میلۆدی دروستکەری زۆر زۆر گەورەی هەیە ینی طبعا هەندێکیشان ینی زمانی کوردەکان هەر زۆر باش نەبوو بەس بەڵام هیچیان هەر بۆ مۆسیقای کوردی کردووە ینی هەر لە کوردستان ژەداگنەبوون ئارامتیگرانێکە لەو کەسانە کە ئیشی کردووە لە موزیکی کوردیە خۆی مۆسیقێکی زۆر زۆر باش بۆ جەمبوشی عەزف کردووە چەند میلۆدێکی زۆر زۆر جوان و زۆر زۆر بەناوبانگی یا میلۆدێژێکە کە لە میلۆدیەکانی ئەو بەڵامە شانازی بە کوربوونی خوانەوە بەتاکید ئەوەی کێک لە گەورەترین شتەکان کە بە زمانی کوردی گۆرانی وتوانی پارێزگاری لەو زمانە ئاکات پارێزگاری لە میلۆتی ئەو وڵاتە ئاکات لای خۆمان تا چەند هەوڵگانداوە ئەم کەسانەی کە خزمەتی زۆریان گەیاندوە بەرهامەکانشیان زۆر ئەوترێتەوە بەڵام وەکو ناوی خۆیان ناوەکانیان لەوانەیە زۆر بەرگوێنەکەوێ زۆر نەوترێ تا چەند هەوڵدراوە ئەم ناوانە زیینو بکرێنەوە کاریان لەسەر بکرێت خاوەن بەرهەمەکان وەکو خۆی بناسرێت خۆی ئینستیتوتی کەلەپۆری کورد کۆمەڵێ ئیشی زۆر گەورەی کردو کە هاتووە میلۆدی ئەم هونەرمەندە ڕەسەنانەی هەموو کۆ کردوێتەوە کردوێتی بە ئەلبوم ئەمە خۆی ئیشێکی زۆر زۆر باشە پێش ئەمان شتەکان ناڕێکخرا بوو میلۆدیەکان پەرتەوازە بوو بۆ مامەسای چۆک مامەسا حەسەن زیرەک شتەکانی بە یەک ئەلبوم ناتوانی ینی بە یەک بۆکس نەدەتوانی هەو بێت ئەمان هاتن ئەم شتانیان کرد وەنە ئارامتیگران ینی هەموو شتەکانی ئەوانیشیان کۆ کردوێتەوە ینی تەنها بۆ زمانی سۆرانی نەبوو تەنها بۆ بادینی بۆ هەموو ناوچەکانی کوردستان ئیشیان لەسەر کردو بەڵام ینی بۆ ئێمە لای خۆمان لای مۆسیقەکانەوە زۆر زۆر هەوڵی ئەو شتەمان ناوە ینی بۆ ئێمە لە چەندی شوێن کە ئەم شتانە عەزف بکەینەوە خەڵک پرسیارێکات ئەڵێ ئەمە هی ئەو کەسی ئەمەش لە ڕێگەیکەوە ئاکات ئەم میلۆدیانە بپارێز خۆی ئەمانش بەڕاستی ئاوە بەزین دوێت تێمێنێتوانی تۆ بەردەوام بیژەنیتەوە بۆ ئەمیش حەزم کرد پرسیاری لەسەرکەین بۆی کە هەمیشە ئەو هونەرمەندانە بە زیندوێتی بەرهەمەکانیان هەبێ بۆ ئێمە دەستخۆشیتان لێکەین سپاس بۆەوە ئەوش ما بیر نەچێ ینی سلەیمانی تایبەت پارێزگاری لەو میلۆدیانە ئەکات یعنی بۆ نەیسە ئێمە زۆر زۆر دوورین لە ئەوانە وەکو ستایل وەکو ینی بۆ نە زمان زۆر زۆر زمانەکەمان دوورە لەیەکەوە بەس بەڵام ئێمە بەڕۆحێتی ئەوان مۆسیقا لێ ڕاستە کوردستان شێوەزاری زۆر زۆر جیاوازی تایەوە بە خۆشحاڵیەوە کە ئەبینین ئەستا گەنجەکانی زۆر زۆر گرنگی ئەدەن بەوەی کە ئەو بەرهەمانە بڵێنەوە هەر یەکێکیان ژولیا بەڵانە لای ژولیا بزانین ژولیا دەست خۆش بێ سپاس بۆ تۆ وەکو خۆ تا چەند حەزت لەوەیە شێوەزارە جیاوازەکانی کوردستان بڵیتەوە بێگومان وەکو کوردێک پێویستە لەسەرمان کە هەموو شێوەزارێکی کوردی بزانین ڕەنگە شێوەزاری ئەوان کەمتر شێوەزاری ئێمە بڵێنەوە با بڵین کرمانجەکان کەمتر شێوەزاری سلێمانی بڵێنەوە شێوەزاری سۆرانی بڵێنەوە
بەڵام خۆشحاڵانە ئێمە زۆر گرنگیمان بەوەیەوە من وەکو خۆم حەزەکەم فێری کرمانجی بم بە تەواتی بە کرمانجی قسەکەم بەڵام ڕەنگە تۆزە قورستر بێت لە شێوەزارێکی خۆم تاوەکو لەگەڵی ڕام بەڵام هەوڵێم لە ڕێگەی گۆرانی وتنەوە کەمێک شارەزایم هەبێت لەو شێوەزارەیە خۆی ئەوەش بێکمان توانایکی خۆیە ئەو شێوەزارانە فێر ببی وە حەز و خولیایەکی خۆشی هەیە کە بتوانی هەوڵی بۆ بێ ئێمە زۆر هاوکارمان هەیە لێرەکە ئەو شێوەزارە زۆر باشەزانن و زۆر جا هەرچێکیشمان هەبێ پرسیاریان لێکەین ئەوش گوڵانی خۆمان ینی زۆر کات بۆ کۆمەڵی بابەت لە باکووری زۆر بەخیلی بەوانە ئەبم تەوان ینی بەخیلی بە گوڵانی خۆمانە بێ لەو پێڵێن تۆشکێکە باش نییە پەیوەندیەک دروست بکەن بۆی کە ئینشەڵڵا بێ کە تەنسیختان هەبێت هەر بەردەوام بن لە ئاڵوگۆڕی وشە و زانیاری لەو بوارەیە هەر گۆرانێکیش هەڵبژار لە باکووری کورد زانیار هونەرمەندێک بوو زانی چۆن بتێ بیڵێیتیان لە وشەکان ئەوە گوڵانخانمان هەیە لێراتوانی هەموو زانیارێکی لێوەرگەوە کەژە خەینە سەر شاری هاوڕێم هەیە زۆر باش بە شێوەزاری کرمانجی قساکات بەڵام بەداخۆ بووی قەت زانیارەکان ئاڵوگۆڕ ناکە لەگەڵ ئێمەوت بۆ بەخشندەیە ئەگەر گۆرانیەک بە شێوەزارێکی تر بڵیتەوە تا چەند هەوڵەیەی لەگەڵ کەسانەکە ئەو شێوەزاری سەرەکی خۆیانە قسە بکەیت ڕایەکی ئەوان وەرگری بۆی کە بزانی ڕێک وەکو خۆی وتوتە ڕاستی هەوڵم بە ئوشتەنەوە ڕەنگە کەمتر بەرکەوتم هەبێت ڕاستە هاوڕێم هەیە کە شێوەزاری کرمانجی بزانێت بەڵام سوتفەی نەکردووە کە مەسەلەن من بەرهەمێک کەڤەر بکەمەوە تۆماری بکەمەوە سەر لەنێ بینێرمەوە بڵێم تەواو وتومە زۆر جار کە لاوانەیە گۆرانیەکی هونەرمەندێکم وتبێتەوە بە شێوەزاری کرمانجی پۆستم کردووە ڕەخنەم بۆ هاتوۆتەوە ئەو وشەیە بەو شێوەیە ناوترێت یعنی بۆیان ڕاست کردومەتەوە دەستیان خۆش بێت کە ئەوەنە گوێگرەکانی ئێمە گوێیەکی وردبیستیان هەیە و ئەم ڕەخنانش بێگومان کارەکان دەوڵەمەندەکە خاتوژولیا ئێستا ئامادە لەگەڵ کاکهێدی گۆرانێکتانەیە دیتە بەیەکەوە پێمان خۆشە جۆمان لێبێ ئێمە و بینەرانیش ئەگەر ئامادە فەرم ئەمای کە ئەمەنە جوڵان کاکێتەوە یاتە دەست ئەوان آخر
دلالا من تبر تجيلو درتي خشكاز رانا بيجيلو عند تمام أسحالي يوم ديلو كل جكاس رانا بيجيلو دلالا من تبر تجيلو ربي ضمامي هوب ديلو بند تمام أسحالي يوم ديلو كلش كدل رانا بجي زۆر جوان بوو زۆر خۆش جا یا کاکێدی یا ژولیا یەکێکتان ئازیت کێشن لەسەر گۆرانیەکە و بەرهەمەکە هەندێک زانیاریمان پێشکەشکەن مەمنونە بین هەر ئەو مایکە کاکێت لە ڕاستیام گۆرانیە کاگەرکان پێشنیاری کرد کام گۆرانیە بوو چرێکە دوێتێکە لەلایەن خێرعەباس و خات و ئالین گۆرانێکی زۆر تایبەتە لە ڕاستیام تەنها بۆ ئەم بەرنامە و کۆپلەی وەکۆی کە خێرعەباس توێتی بەداوای لێبوردنەوە کە تۆزە بۆ ئێمە سەختە ئەو جۆرە گۆرانیانە بە تایبەت بۆ من چکە من گۆرانی بێژنیم ئیتر بەو جۆرە دەستان خۆش بێت زۆر بەچێژ بوو ئەو مایکەکە بەخوا کاکێدی بووم بە مایکەوان ئەزێت دەیە لەوە کردەوە چۆن و تەکستی لەبەر کردووە لە پۆلیسی ناوەندیا شعرێکمانە و بادینی و هەرچی مەکردم لەبەر ناکرد بەس ئێستا باشە وەنی بەخیلی پێباتەوە لەبەر کردو بەس ماشەڵڵا ینی هەدی کۆمەڵی ستایلی جوانیش لێکات ینی ئەوەش زۆر جێگەی شانازیە بەڕاستی ینی ئەم مۆسیقای خۆمانیشەکە هەم مۆسیقای باکوور لێات هەم عەرەبی لێات هەم ئیسپانی لێات هەم فارسی لێات بەڵێ گۆرانی فارسیش دەزانێت زۆر بە ئەرێ ئەرکان پێم بڵێ ئايات بووە بێدەنگ خۆی لەو سوچەیە دانیشتووە وەڵای ئايات نازار وا کەم قسەژەکە لەگەڵ کاتی پرۆفەکردن و ئەوە سەرکردن دڵوریایە ینی ئايات کوڕێکی شیرینە بەڵام ترارە ئەوە بێدەنگە بەس بەڵام لە ژێرەوە کەتی خۆێنێتەوە کەتی یەکێ لەو کەتنانەی چییە بۆمان باسکە خۆت بۆمان باسەکەی شەشی وان بیرنیە بەس ئەگەر خۆی فەقیر خۆی بڵێ کەتنم کردووە ئەبێ لە سەری بیگەڕنەوە کەتنەکان ینی بۆ نە کاچینە دەرەوە بۆ نشتە گێرەتەوە بۆ نە کاتی تەمری پاوا بێش تشتنا زۆر بۆی گێرەتەوە خۆش قسەیە کاکەرکان وەڵڵا ئەڵێم سەرکەزی دڵوریایە بۆ نە تەمرین ئەەکەین بۆ نە هەنێ نقطەی زعفوشتی و ئەوانە هەیە وە لە کەسێکە هەمومان شتی ئايات زۆر بە جوانی وشداوی جامیش ئیقاع بۆ خۆی تر چۆنێ بێیەکلا بەلای ڕێە یەکێتی ماشەڵڵا و لێبێت ئەگەر هەر ئەزیت کێشی مایکەکە بەنە دەست کاکەیات دە تۆزی قسەمان بۆ بکە تۆ بەخێر وێ دوو بەرنمەیە بە یەکەوە بەرنامەکەین من زۆر سەرسامم بۆی کە ماشەڵڵا و لێبێ گەنجی کۆڵی ئامێر ئەزانی زۆر بەتواناشی لە ژەنینیانە یخوا بەخێرێ دەستەکان تۆ پەیمانگە و تەواو کردووە پەیمانگای نەرجوانەکان ئێستا لەگەڵ کاگەرکان وانەی بەڵام گروپێکی تایبەت هەیە کە بەردەوام توکاریان لەگەڵا بکەیت یاخود خۆت سەربەستی لەگەڵت کەسەکە بتێکار وڵی ئێستا لەگەڵ نەرمەند کاگە خەلی لامیتر زۆربەی گروپەکانیش ئیشمتیان کردووە و مامۆساکانە مامۆسای مەحەدیشم بووە هەر دەرسی پێوتم ئێستا شەرە خوێنی یاخود دونە زۆرەکان تا کردوسە تەقدیم کردو بە کۆلێژ بەزارە وەرنەگیری هەولێ ئیشەڵا ناویێتەوە بووی کە توانی بە شازێکی ئەکادمی باشتر بڕۆی لەگەڵیا دەست خۆشی حەزمان کرد تۆش دووسێ قسەمان بۆ بکەیت سپاس بۆ تۆ بچینەوە لای خاتو ژولیا
دەنگت خۆش بێت یەم گۆرانیم هونەرمەندانە ئەڵیتەوە بەڵام بیرت لەوە نەکردێتەوە کە گۆرانی تایبەت بەخۆت هەبێت ڕاستی پێش هەموو شتێک بڵم من دوێتێکم هەیە لەگەڵ ژیوەری خوشکمە باشە ئەویش بڵاو بۆ بە ناوی ئەگریجە کە میوزیکی پێشاوە ڕەمەزان بوو دەرهێنانی تریفە حەسەن و جوڵەچنینی لەلایەن فریات حەسەنەوە بۆ کرابوو یعنی کلیپتان بۆ کرد بەڵێ بەگشتی کلیپەکە باس لە ئازادی ژن ئەکات سربەستی و توانای ژن کە تاوەکو چەندێک ئێمە ژن ئەتوانین خۆڕاگر بین و توانەکانی خۆمان دەربخەین ئەمڕۆ پێشکەشمانەکەی ئەو گۆرانیە ڕاستی گۆرانەکە زیاتر لەو جۆرانەیە کە لە ستودیۆ ئەوترێت ئەگەر من حەزمەکە پێشکەشتانی بکەم هەر خوشکەکەشی لێرە نییە خوشکەکەشی لێ بەڵام وا دیێرە ناکرێت خۆشە لەگەڵ خوشکەکە تا کاری هوەری بکەن ئەویش گۆرانی بێژەوە ئەوش گۆرانی ئاڵە خۆشە بەیەکەوە بێگومان ئەزمونێکی زۆر خۆشە لە خێزانێکە زۆر خۆشە ئەگەر لایەکی ئایلەکەت هوەرمەند بێ هەر ئێوە دوانن یان کەسی تریش لە ماڵەوە هەر هوەر براکەشم ژەنیاری ئەمریکەمانە ئیماشڵڵا کەمان و هەرسیشاناتونەتە ستۆدیۆ بێرە بەداخەوە من ئەوانم لەبیر نییە تەنیا ژولیایە یەک داهۆکاریم هەیە لە بەڕێوەری سوشیال میدیاکانتان ئەو بەرنامەیە بسڕنەوە کامیان یەکەم بەرنامەیە هەرسێکمان دانیشتوین چەند ساڵ بە لێسا وڵایی دەمێکە بەڵام بۆ چیوتکایە کە زانیەوە چەند ئەزمونێکی جوانە بۆ تۆ ئەزمونێکی زۆر جوانە بەڵام یەکەم جارم بوو بێمە بەر کامێرا زۆر سترێس بوو زۆر زۆر ئاساییە کاک سەرکۆ پرسیارێکی لێ کردم وتم من هیچ جوابێکم پێ نییە پرسیاری چیت کردو ئەو کچە فەقیر وەڵای بێ پرسیاری چی کردی بێ پرسیارێکی زۆر تەبیعی بوو ئەمتوانی جوابەمەوە بەس ئەمیز جوابێکی ئەکادمیانە بەمە خۆشم سترێس بوو ئیتر بۆیە زۆر زۆر پرسیارەکە میکێشەی نەبووە نەوەڵا فەقیرە ئەو سترێس بووە زۆر زۆر ئاساییە چون ئەمە ئەوە زمانێکی زۆر جوانە بۆ تۆ ینی بەڕاستی زۆر کەسمانە ینی لە تەمەنێکی مناڵیەوە ئەگەر تۆ کاری هوەریت کرد بێ بۆ تەمەنەکانی کە ئەمە هەموویە بێ بە ئەرشیڤ بۆ تۆ ینی من ئێستا بڕوان پێ بکە لە 15-16 ساڵ لەمەوە پێش تەمسیلم کردووە کە زۆر مناڵ بووم ئێستا کە خۆمی بینمەوە خۆم خستەکەمەوە چییە بەڵام ئەوەیە کە تۆ هاتیت پێگەشتی بەمە بۆیە من ئەو تکایە مەکەقات ئەوە بۆ ئەرشیفی ژیانی تۆ ئەزانی چەند گرنگاجە لە کورساتیش بێت جا کورساتیش هەر ماڵی ئێوە بۆ لەبەرەوەی کە هوەری زۆر جوانتان پێشکەش کردووە بەڵام لە هەوڵیکانی بەدەر لەم گۆرانیە پلانتانە بێ بۆ نمونە کۆمەڵێک تێکستیکە هەبێ کە بتوانانی خۆت بیکەی بە گۆرانی ڕاستی من باوکم تێکستەکانم بۆ ئەنووسێت شاعرە دەستی هەیە لە نووسینی شعرا با بڵین زۆر باشە بە خێزانی ماشەڵڵا هەمووتان بتوانەوە بە بەهران و بیرم نەچێت زۆر سپاسی دایکشم بکەم دایکم هەموو کات پاڵ پشمانە بووی دوای گلەیم لێ نەکات هەموو جارە سپاسمان بۆ نردووانە تومانە دەستخۆشی لەوەکەین ئیتر ئێستا خەریکم کار لەسەر بەرهەمێک تایبەتی خۆم ئەەکەم هێشتا بەتەنیا یا لەگەڵ خوشکەکەت بەتەنیا ئەم جارە نازام کەی تاو ئامادەکاریەکان حازرە بن و هەست دەکەم لە ئیشا دەقیقیت تاکو لە ساسە بەدڵت نەبێ ئیشەکە بڵاو ناکردەوە وڵی بەتەکیت بەڵام کەوتۆ سەر ئەوەی کە ئیشەکەکەی تاو ئەبێت چونکە من خۆم بەتەنیا ئیشەکە ناکەم مەسەلەن ئەگەر ئاوازی خۆشم بێت ئەبێ بیەمە دەستێکێک بۆم دابش بکاتەوە زۆر باشە جۆمان لە بەرەمێکیکە بێت ئەگە برادەران ئامادە بن
دەنگە هەر خۆش بێت دەستان خۆش شکەمشتەڵان لەم چەند ڕۆژە بارانێکیش ببارێ ڕاستی خۆزگە ئەمڕۆ بارانە باری بۆ ئەحساسە وتم کە ئەمڕۆ باران بێت بەڵام جا بارانە بارێ من زۆر زۆر جوانە لە پشمانەوە دەنگە خۆش بێ و دەسەکانە خۆش بێ بێگومان چەند بەرەمێکی کەماوە پێشکەشمانی بکەی بەڵام خۆشەویستان لە ئێستایا چینە لای بڕگەیە کە هاوکارمان سەحەر بۆی ئامادە کردوین ئەم بڕگەیەشمان باس لە چۆنێتی هەڵپاچین و برینی مێوەکە لەوانەیە وەرزی ئەو بێت بۆی کە دەستان خۆش بێت پارچە میزیەکی زۆر بەچێش زۆر خۆش ئەمە هێدی با بڵێین ئیشەیە بازلی سالیاس نەرمەندێکی یۆنانیە و توانین بڵێن یەکێکە لەو شاکارانەی کە بە چەندین شێواز لە چەندین ناوچەی جیاوە ژەنیویانەتەوە ئەم خۆی ژەنیاری بەڵەوە دەست بە میوزیک بکە و دوای لای باوکی تۆشەگەر زانیاری زیاترمان بیتێ لەسەری بەڵێ بێگوانم پارچە مۆزیکە پارچە مۆزیکێکی زۆر زۆر تایبەتە بە ناوی ویپین ئایس واتە فرمێسکی چاوەکان فرمێسکی چاوەکان بەڵێ ڤاسلی سالیاس خۆی لە شارێکیکە لەدایک بوو لە یۆنان لەدایک بووە لە شاری مۆسۆلۆنی دوای خۆی لە تەمەنی 9 ساڵیە لە ئەسینا خۆی بینێتەوە لەگەڵ باوکە خۆی یەکەم مامۆسا و ڕێبەری ئەو باوشی بووە وەکو ژەنیاری کلارنێت و دواتر خۆی بەو تەمەنەکەمەوە وردە وردەکە فێری موزیک بوو بەهرەیەکی وا گەورەی هەبوو کە لە تەمەنی 14 ساڵێت توانێتی خۆی سەرپەرشتی کۆنسەرتێک بکات تەمەنیشی پێم وا بێ لێ مالی 1950 پێم وا بێ 67 ساڵەکە شتێکی وە ساڵی 50 دای بووە دەستان خۆش بۆڵا کاگەرکانم و کاتێکگەر لە هەفتەکانە ئەمە پێشنیارێک بێت خۆشەیەشە لە هونەرمەندە بەناو بانگانە هەر بە پارچە میوزیکێکی و زانیاری لەسەر ژیان و کارەکانی بێت زۆر جوانە بۆی کە ئێمە لێرە جارێکی تر بیناسین دەستان خۆش بێ سپاس بۆ پارچە میوزیکەش دەستان خۆش بچینەوە لای خاتو ژولیا باسێکیەوە بکەین بۆ نمونە
ئێستا بەدەر لەوەی کە تۆ گۆرانێکی خۆتە بێ ئێستا چەندین بۆنی تایبەتمانەیە چەندین کۆنسرتمانەی لەگەڵ بەتەنیانی لەگەڵ چەند هونەرمەندێکی کە یاخود لە یادەکانە تایبەت بۆ نمونە لە سلەیمانی بێ لە چەند بۆنێکی تایبەت هەبێ تا چەند لەگەڵ ئەمانەیە هەماهەنگی کە بتوانی کاریان لەگەڵا بکەیت ڕاستی خۆشحاڵانە گەنجانی تێری بەهرەمەند و بەتوانامان هەیە ئەوە ناکرێ بڵام هەموو کاتێک بتوانم من بەشدار بم لە بۆنەکانە بەڵام خۆشحاڵانە ئەگەر چالاکی هەبێت من داوام لێ بکرێت با بڵین بڕم گۆرانی بڵم بە خۆشحاڵیەوە مەسەلەن یادەکانی سلێمانی یادی نەورۆز ئەمانە هەمووی یادێکی پیرۆزی کوردستانن بێکمان وایە جا ئەوەنی من تۆم بینی بێت زۆر ئارام و لەسەر خۆی هەر بەڕاستی هەرواشیت وڵی ئارامم ئێستا ژیوەری خوشمی لێ وایە پێوتم وانە بۆوانە بۆ ئەڵێوانە چونکە خۆی هەنێک تاکتیک بەکارێنە یتر من ئاهات لەوانێت تۆزە پێی تووڕە ببم تۆژۆک ئەیا دوای لە پاڵ ئارامیەکەی هەنێ پلانیشت هەیە نەوەڵا پلان جێبەجێ بەس ئاجاروە ئیسعاج دەکەن ئیتر تۆش لە تەحملتان ئەمانە ئاساییە بێ هەر کاردانەوەیکت هەبێ تا ڕادێکی زۆر تەحملم زۆرە بەس ئەوان وازانن وانەکە بێتە بەڵام خوا نەکات تووڕە بکەنا خۆی زۆر خۆشیشە سەحەریانی تۆن منە لەناو خانەوادەیە کابیت باوکت چەند باشاندانت بێ دایکت چەند باشاندان لە مناڵی شۆرسیکان بە میوزیک و بە گۆرانی گەورە بێتن خۆشە لەوە ئایلێشاوی بەردەوام دەنگی گۆرانی و میوزیک و جامون کە سەرەتا هاتن پرسیاریۆم لێکن هەموو ژولیا دایکتان تووڕە نابی و بەم مۆسیقای لە ماڵەیە دەنگتانیت وەڵی زۆر جار تووڕەژە بێ چی بکە ئێستاوای لێ هاتووە گۆرانیەک ئەگەر لەژێر لێوە بڵێ ماڵە کوا دەنگە هەڵبڕە ئەڵم دەنگم هەڵ نابڕم بۆ خۆمیڵە کاتی خۆی هەرەی دەیوت تۆز لە شوێنی خۆتانە و لە ژووری خۆتانە پرۆڤە بکەن ئێستا داوا شەرەکەن گۆرانیان بۆ ناڵێ جۆرێک یعنی نازانم بڵم شەرمەیان چی زۆر کات ناتوانم وای زۆر جار لە لای دایک و باوک ئەو هەستە هەیە لەگەڵ خەڵکەلانی بۆ شوێنە بە بەڵام لەلای ئەوان بە قسەکەیت و هەلانێ وەکو شەرمێک هەر هەیە چونکە زۆر تەرکیز ئەخەنە سەر گۆرانیەکە و ئەحساسەکەی تر تۆ لە خۆتەوە ئەشڵەژیت ئێستا کاتت دایکت وەکو گوێگرتن ئەبێ گوێگرتنێکی زۆر زۆر تایبەتێ بێ وایە دایکم گوێگری بوو فلان جێگا بوو ئەگەر لە لێرە مەسەلەن ئەگەر گۆرانیەکەم وتە بێت شوێنێکی خەلەلێک ببێت ئەڕۆمە مەسەلەن بۆ تێکست باوک مەڵێت تێکستەکەی بۆ جۆرە بوو ئەوە خەڵەت بوو بۆم ڕاستەکان و دایکیشم ئەڵێت لە شوێنە خاوت کردوەوە سەرات کردو ئەو تێبینیانەمان پێێن بەگوێری ئەوی لە مناڵی و ئێمە لە ناو بارەکەین ئانیش گویان ئاشنا بە ئەمە جێگەی دڵخۆشیە بەڕاستی سەحەریانی ئەبینی کە هەر خات و ژولیاک و نمونەیەک چەندین دەرفەتی جوان بۆ خانمان ڕەخساوە یعنی بتوانن لە نێو هونەرە خۆیان ببینەوە بتوانن بە باشی کارەکانی خۆیان بکەن ئەمەش بێگومان بەتەنیا خۆی نییە بە پاڵپشتی خێزانە بۆیە ئێمە هەموو ئەو خانمانەی کۆک و خات و ژولیاوان و کە ئێستا لەبوو لە هونەرە لەیتر لە هەر جۆرە هونەرێکا بێ کارەکەن و یانێ بەهرەی خۆیان دەربخەن ئێمە دەستخۆشی لە خانەوادەکەیانەکەین و توانیانەکە بە شێوازێکی باش هاوکاریان بن بۆی کە بتوان ئەوانیش کارەکانیان ئەنجام بن ئەمەش ڕێکە خۆشکەرێکە بۆی کە ڕۆڵی خانمان لە نێو کۆمەڵگایە هەبێتە بتوانن کارەکانیان بە باشی بکەن بۆیە بە تایبەتیش لەم شارە جوانەی خۆمانە ئەو ڕۆڵە جوانە هەر لە ڕابردووە هەبووە تا ئێستا کە خانمان پێشنگ بن و بتوانن توانەکانیان بەکاربێنن ئێمە جارێکی تر دەستخۆشی بۆ خانەوادەکە و سپاس بۆ تۆش پێمان خۆشە ئەگەر بەرهەمی کە ئامادە بێ جۆمان لێ بێت ئەگەر هاوکارانم ئەوانشی ئامادە بن.
دەنگە خۆش دەستی ئەوش خۆش بێت سپاس بۆ ئەو هەڵبژاردنە جوانە جا لەو بەرهەمە زۆر جوان باسەکات کە ئەبێ بوێر بێ مرۆڤ ئەبێ ئەوەی جوانیە خۆی بەرەوە پیری بچێت جا ویستم ئەم پرسیارە لە تۆکەم ژولیا هەندێک لە گۆرانیەکانی ئێمە لەگەڵی کە ئەمە نەبوێرانە و جوان نووسراوە لاانێ زۆرێک لە قسەکان کە لەوتنی ئاساییە کەسەکان نەوێرن باسیکەن لە گۆرانیەکانە زۆر بە جوانی و ئازایانە باس کراوە بۆ وتنەوەیان تا چەند وەکو خۆت ئاگاد لەوە هەیە بۆ نمونە هەندێک لە گۆرانیەکان بڵیتەوە یان خود بنونە هەندێک لە گۆرانیەکان لەوانەیە پیاوانە بێت وشەکان لەوانەیە پیاوێک بێڵە جوانتر بێت خاتونێک هەندێک گۆرانی تر بڵێ تا چەند لە ئەمانەیە تۆ وردبینیت هەیە ڕاستی زۆر گرنگی بۆ لایەنە ئێم دوێنێ مناقشی ئەومان بوو لەگەڵ هاوڕانی میوزیسیان کە گۆرانیەک هەڵبژێرم خانمانە بێت منیشۆکو خانمێک بتوانم هەمان پێیان بگەێنم بەڵام بەداخۆ لەوانەیە بڵم هەندەی گۆرانی پیاوان گۆرانی خانمانمان نییە کە لەو کاتەیە من ڕەنگە ناچار بم دەست بۆ گۆرانیە بەرم کە پیاوێک و توێتی بەڵام هاوکات سەرنجی ئەوە شێم کە زۆر بابڵم زۆر نەڕۆم لەگەڵیا گۆرانیەک بێ کە من بتوان وەکو خانمێک بیڵێمەوە ئەو گۆرانیە لەوانەیە تەنها بۆ خانم نەوترابێت بۆ کوردستان وترابێت گۆرانیە نیشتیمانیەکان خۆی زۆر گرنگە بەڕاستی ئەم گۆرانی بێژ ئەوەی کە لە توانایەتی ئەوە بڵێت یعنی کۆمەڵە بەرهەمی هونەرمەندەکان هەیە لە ڕابردووە ئەمانە ڕەسەنایەتیشی خۆی پێوەیە شەر نییە تۆ بڵێ هەموو توانم بڵێم چکە زۆر جار لەوانێ بکەیتە حاڵەوەتیایە خۆ توانی لەو ڕەسەنایەتیە لای بێ بۆیە خەڵبژاردن زۆر گرنگە و هاوکاری میوزیسیانی زۆر گرنگە چکە لە بەرەوەی کە ئێوە کە لە کاتی پرۆڤەکردنا لەوانەیە کاگەرکان بتوانێت پێت بڵێم گۆرانی لەگەڵ دەنگی توایە تۆ یاخود بەم شێوازە بوترێ جوانترە بۆیە ئەم بەرهەمانەی ئەمڕۆ بەڕاستی هەمووی زۆر جوان بوون و بەرەمی زۆر ناوازە بوون ما دەستخۆشیت لێەکەین جا بۆی ئێمە زیاتر ئەگەر هاوڕێیان پێمان خۆشێتی بەرەو کۆتا ڕۆین پارچەی میوزیک کە ئەمڕۆ زۆر بەچەند پارچێکی زۆر جوانتان پێشکەش کردین ئەگەر پارچێکی کە ئامادە بێ پێمان خۆشە جۆمان لێبێت
زۆر جوان یاخوا دەستان خۆش بێت هەر یادمەوەنا هونەرمەند زەکەریە دەستان خۆش بێ زۆر سپاس بۆیەوە دەست خۆش هاتو ژولیا وەکو کۆتا پرسیارمان لە کۆتایە چیت هەیە چیت هەیە بێڵی بۆی کە ئێمە دەستخۆشی خۆمانە لێ بکەین و سپاس بۆی کەمڕۆ توانی بەرنامەکەمان بە شازێکی باش بۆ برازین تۆ بە کۆمەڵە بەرهەمی جوان دووبارە زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆ دەستگای میدیایی کورسات کە وەکوتمان هەمیشە پێشنگ بووە لە کاری جوان و بەرەو پێشبردنی گەنجان وەکو خانمێک ئەمەوێت کۆتا پەیامم بۆ خانمان بێت ڕەنگە هەنێجار خانمان ترسێکیان لە دڵا بێت بۆ بۆنی ئەوەی کە لەوانەیە خانادەکان پاڵپشتیان نەبن بەڵام تۆ سەردامەنوێنە بەردەوام بە لە ڕێگاکەت و بە ئامانجەکە دەکەیت دووە منیش بە گۆرانێکی هونەرمەند خاتوهانی کۆتایی بە پرۆگرامەهێنم کە باس لە ئازادی ژن ئەکات یەکێک لەو هونەرمەندانەی کە بەڕاستی هەم ستایلی خۆی هەیە هەم خۆش زۆر ئازا و بوێرە سپاس بۆ تۆ بە هیوای پاڵپشتی هەموو خێزانەکان چون زۆر جار کەسێک ئەگەر بەهرەیەکی تیا بێ سەرکۆ ئەگەر پاڵپشتی نەکرێت ئەبێ ئەمەنە ئەنەرژی بە خەسار باد بۆ ئەوەی کە خۆی پسەلمێنێت لانەیە کاتێکە ئەگەر دەرفەتی بۆ بڕەخسێت بەڕاستی ئەوەنە هیلاک بووە نەتوانێت وەکو خۆی ئەو ئەنەرژیە خزمەتی بکات بۆ دەرخستنی هونەرەکەی بەڵام ئەگەر پاڵپشتی بکرێت بێگومان وا ئەکات بەهرەکە وەکو خۆی دەربخات وەکو خۆی بیسەلمێنێت و چی لەوە جوانتر کچانی ئێمەش بتوانن بەهرەیەکیان هەیە ئەو بەهرەیە بیخەنە خزمەتی با بڵین باشترکردنی کۆمەلگاکان سەرکەوتوبی زۆر خۆشحاڵ بن دووبارە سپاس زۆر بەخێر بێ زۆر خۆشحاڵی من هەموو کاتێ و تومە چەند پرۆگراممەکرێت چاڕی باشترینە لەکەین توانی بەکاری ناوازم جارە کاری خۆش دەبێت دووبارە سپاس دەستی خۆش بێ سپاس بۆیەوە کاکارکان کاگرێ باس کاکێتی کاگەیات کایەوە هەفتانە لەگەڵمانان و چەندین بەرهەمی جوانمان پێشکەشەکان سپاس بۆیەوەش دەستان خۆش بێت بێگومان خۆشەویستان بە دوایین بەرهەمی خاتو جولیا و ئەم گروپە جوانە کۆتایی بە پرۆگرامی ئەمڕۆمانێنین هیوای هەینێکی خۆشتانە بێ و تەندروستێکی باشتانە بێ بۆیە لێرەوە خواتان لەگەڵ هەر شاد بن خواتان لەگەڵ بێت. گرچی ئاسمانی غوربەتم تارە ماتوو بێڕانگە وەکووارە مەلی جوان پەرست چون ماڵی دەبێ بە ژووری تاری چۆن ڕازی دەبێ گرچی ئاسمانی غوربەتم تارە ماتوو بێڕانگە وەکووارە مەلی جوان پەرست چۆن ماڵی دەبێت بە ژووری تاری
ڕاز